هەموو ساڵێک لەگەڵ هاتنەوەی مانگی ڕەمەزاندا ئەو کەناڵانەی بە پارەی دزراوی میلەت بەڕێوە دەچن و بەرپرس و کوڕی بەرپرسان خاوەندارەتیان دەکەن بە مەرامی بەلاڕێدابردنی مانە جوانەکانی ڕەمەزان و تێکدانی دەرونی موسڵمانان دەکەونە لێکدانەوەی قەوانی کۆن و وروژاندنی پرسیاری ژەهراوی و پەخشکردنی گومان و دوودڵی و بەرنامەی بێمانە. ئەو کەناڵانەی لە بری ئەوەی پرسیار لە سەرچاوەی خەرجیەکانیان بکەن و لە حەڵاڵی و حرامی ئەو پارێزە بەلاحە بکۆڵنەوە کە بە ناشەرعی پێیان دەدرێت، کەسانی بێبەها و نەزان بە شەرع دێننە سەر شاشە و ڕای نەشاز و نامە و پەڕگیر و خراپ لە مێژووی ئیسلامدا گەرم دەکەنەوە و فتوای سەیر و سەمەرەیان پێدەدەن. ئەو پرسیارە بێمانایانەی پێشکەشکاری کەناڵەکانی دەستی دوی دەسەڵات لە میوانەکانیان دەکەن لە بری بەرزکردنەوەی ئاستی ئیمان و پەخشکردنی هەستی ئاینداری لە ناو خەڵکدا و ڕێزگرتن لە پیرۆزی مانگی ڕەمەزان، گومان و دوودڵی و بێزاری بڵاو دەکەنەوە و لە کەشی پڕ ئارامی ڕەمەزانەوە بۆ کەند و دۆڵی چەوتی و نالەباری دەیانگوازنەوە. ئەو کەسانەی لەم کەناڵانەوە قسە دەکەن لە دنیای زانستی شەرعیدا هیچ جێگە و پێگەیەکیان نییە و کەسانی باوەڕپێکراو نین. بەشێکیان بڕوانامەکانیان گومانی لەسەر و بەشێکیشیان لەلایەن بەرپرسان و ڕێکخراوە گومان لێکراوەکانەوە قورمیش دەکرێن. بڵاوکردنەوەی ژەهر لە ڕەمەزاندا لەلایەن میدیای دەستی دوی دەسەڵات و دەستگا دابەستە وابەستەکانیانەوە بووەتە دیاردەیەکی نەرێنی ڕەمەزان. بەرپرسانی باڵای هەرێم ژمارەیە کەناڵیان دامەزراندووە کە هیچ ڕێز لە پیرۆزی و مقەدەساتی خەڵکی کوردستان ناگرن و کار لەسەر شێواندنی مانەکانی ئاینی ئیسلام و تێکدانی کولتوری کوردی دەکەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەروەک چۆن زیاتر لە 3 دەیە ژیان و ژینی هاوڵاتیانیان ناخۆش کردووە، هەر بەو جۆرەش دەیانەوێت ئاین و دینی خەڵک تێک بدەن و داری بەسەر بەردەوە نەهێڵن. هەروەک هاوڵاتیەک لە فەیسبوک نووسیوێتی ئەوان خۆیان وڵاتیان لێ کردوین بە دۆزەخ، دەیانەوێت لە دنیاکەی دیکەش پشوو نەدەین و لە دۆزەخ لەگەڵ خۆیان دابین. بێڕێزیکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی زۆرینەی خەڵکی کوردستانە، هەروەها تاوانی تێکدانی ژینگەی ئارامی ڕەمەزان جێی هەڵوەستەیە و پێویستی بەڕاگرتنە. چاوەکانیش لەسەر دەسەڵاتی دادوەری هەرێمن بۆ ئەوەی هەڵوێست وەربگرێت.